ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ وەک هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو چەندین بڕگە و بابەتمان لە پرۆگرامی ڕۆژ باش بۆ ئامادەکردوون و قسەمان لەسەر دوو تەوەرە بێت. تەوەری سەرەکیەکەین باسی تەوەری سەرەکیەکەین ئەوانیش ئەمڕۆ 67 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان تێدەپەڕێت. بێگومان ئێمە میوانمانە بێت. منیش بە نۆرەی خۆم پێتان ئەڵێم سڵاوێکی گەرمتان لێبێت لەم ڕۆژەی کە بای هەیە و زۆر ساردیشە. هیوادارم کە لە هەر شوێنەکەن شاد و تەندروست و سەلامەت بن. هاوکات ئەو بابەتی دیکە کە باسی لێوەکەن بابەتێکی گەرم و گوڕا کە باس لە دوو یاری بەهێز لە قۆناغی 16ی چامپیۆنز لیگ دەکات و ئێمە بە میوانداری بەرپرسی دیسکی وەرزشی کوردستان 24 شیکردنەوە بۆ یارەکانەکەین. بێگومان ئەمڕۆ بابەتەکانمان زۆر پڕوزا بێت لەگەڵمان بینەر بن. فەرموسۆڤان کورتێک لە هەواڵەکان پێشکەشکە. نێچیروان بارزانی دووپاتی دەکاتەوە لە هەوڵەکانی بۆ نزیکردنەوەی لایەنە کوردەکان لە سووریا بەردەوام دەبێت. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە جێمز جێفری نێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری سووریا کرد. لە کۆبوونەوەکەدا دوا پێشاتەکانی سووریا و هەوڵە نێودەوڵەتیەکان بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی وڵاتە تاوتێکران. نێچیروان بارزانی جەختی لە هەوڵەکانی بۆ لە یەکتر نزیکردنەوەی لایەنە کوردەکان لە ڕۆژئاوای کوردستان کردەوە. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی دۆخی عێراق و هەوڵەکانی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت کرا. ئەمڕۆ مەسرور بارزانی لەگەڵ سەرۆک وەزیرانی ئیتاڵیا و وەزیرانی دەرەوەی بەرگری ئەو وڵاتە کۆ دەبێتەوە. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جیۆزیپی کۆنتینی سەرۆک وەزیرانی ئیتاڵیا و وەزیرانی دەرەوەی بەرگری ئەو وڵاتە کۆ دەبێتەوە. لا کۆبوونەوەکەدا هەماهەنگیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئیتاڵیا و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و تاوتوێک دەکرێت. هاوکات سبەی مەسرور بارزانی سەردانی ڤاتیکان دەکات و لەگەڵ قەداسەتی پاپا کۆ دەبێتەوە. گفتوگۆ لەبارەی گرنگی پێکەوە ژیانی ئاینەکان و شەڕی تیرۆر دەکەن. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت ئەگەر محەممەد عەلاوی بۆ پێکێنانی حکوومەتەکەی ڕاوێژ و کۆبوونەوە لەگەڵ کورد نەکات حکوومەتەکەی سەرکەوتوو نابێت. دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی عێراق ڕایگەاند ئەگەر محەممەد عەلاوی و ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتەکەی هیچ کۆبوونەوەیەکی بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەگەڵ کورد نەکات بە دڵنیاییەوە کابینەکەی سەرکەوتوو نابێت. ڕایشیگەیاند بڕیار بوو محەممەد عەلاوی لەگەڵ هەموو لایەنەکان کۆ ببێتەوە. محەممەد عەلاوی لەگەڵ سەرۆکی کوتلە سیاسیەکان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لەگەڵ سەرۆکی کوتلە سیاسیەکان کۆ دەبێتەوە. حەنین قەدۆ سەرکردا لە هاوپەیمانی فتح ڕایگەاند کۆبوونەوەی محەممەد عەلاوی لەگەڵ سەرۆکی کوتلە سیاسیەکان گرنگە و تێیدا گفتوگۆ لەبارەی ناوی کاندیدان بۆ پۆستی وەزارەتەکان لە حکوومەتی نوێ دەکرێت. داعش لە سێلاوە هێرشی کردە سەر بازگەیەکی سوپای عێراق لە گوڵاڵە. پامنەری کوردستان 24 ڕایگەاند چەکدارانی داعش لە شارچکەی گوڵاڵەی سەر بە خانەقین لە سێلاوە هێرشیان کردە سەر بازگەیەکی سوپای پۆلیسی عێراق و تا ئێستاش کۆی زیانەکان نەزانراون. بەڵام بە پێی زانیاریەکان کوژرا و بریندار هەن. ڕایشیگەاند هێزێکی زۆری سوپای عێراق لە سەربازگەی کۆبرا لە سعدیە بۆ بەهانە چوونی هێزەکانیان ڕەوانەی گوڵاڵە کراوە. مەزلوم کۆبانی ڕای دەگەێنێت پێویستە مافی کورد لە سووریا دابین بکرێت. مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هەسەدا لە چاوپێکەوتنێکی میدیاییدا ڕایگەاند بەرگری کورد لە خاکی سووریا کەمتر نییە لە بەرگری گەلانی دیکە بۆیە دەبێت مافی ڕەوای گەلی کورد دابین بکرێت. ڕایشیگەاند ئاسان نییە بارودۆخی سووریا بگەڕێتەوە پێش ساڵی 2011. کۆبانی ئاماژەی بەوەش کرد با ڕێگەی سەربازی کێشە و ناکۆچیەکان چارەسەر نابن. بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە پەیامێکدا ڕایگەاند بە پشتیوانی هاوپەیمانان ئۆپراسیۆنەکانیان لە ئیدلیب و حەلەب تا ڕزگارکردنی هەموو خاکی وڵاتەکەمان بەردەوام دەبن. ئاماژەی بەوەش کرد بە نێردراوەی هەموو سووریەکان بە ئیرادەی هەموو سووریەکان وڵاتەکەمان لە بندەستی تیرۆر و داگیرکەران ڕزگار دەکەین و ناوچەکە ئەو شوێنانی کە وێران بوون بنیادیان دەنێنەوە.
کورتەیەک لە هەوڵەکانمان پێشکەش کردن. هەواڵات سیاسیەکان گەرم و گوڕن بە تایبەت لە عێراق کە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێدایە کە محەممەد علاوی ڕاستپێردراو بۆ پێکەنانی حکوومەتی ئایندی عێراق بەڵام دەنگۆی زۆری لەسرە بە تایبەت شەقام هێشتا دەنگێکی ناڕازیە نیوەی شەقام نیوەی خۆپشاندەران هێشتا دەنگی ناڕازین بەرامبەر پێکەنانی حکوومەتەکەی محەممەد تۆفیق علاوی و بێگومان کوردیش کاریگەریەکی زۆری هەیە و ڕۆڵێکی گرنگی شێبێ لە بڕیاردان لە پێکەنانە و لە بەشداریکردن لە پێکەنانی حکوومەت. بەڵێ بێگومان ئێستا پێکێنانی حکوومەتەکەی محەممەد تۆفیق علاوی ئەتوانین بڵین دەکەوێتە نێوان دوو کێشەوە یەکێکیان ئەوەیە کێشەیەکی کۆمەڵگایە کە خۆپشاندەران نوێنەرایەتی ئەەکەن و کێشەکەی دیکەش ململانێت سیاسیەکانە لە مەدانی سیاسەتە و هەروەها کە ئەوەی لە هەواڵەکان و ڕۆژانە چاودێری دەکرێت و باسی لێوە دەکرێت ئێستا خۆپشاندەرانیش بوونەتە دوو بەشەوە بەشێکیان ڕازین بە پێکێنانی حکوومەتی محەممەد تۆفیق علاوی و هەندێکیشیان ناڕازین لە پێکێنانی ئەو حکوومەتە و ماوەی هەفتەیەکیشی لەبەردەستدایە کە حکوومەتی دەست پێکات لە ماوەی ئەم هەفتەیە ناوی کاندیدەکانی وەزارەت بۆ پێکێنانی حکوومەتەکەی محەممەد تۆفیق علاوی دەست پێ دەکات. بەڵێ لە ئەو هەواڵە سیاسیانە کەمێک بینە ئەملاوە هونەرمەندێکی شێوەکاری کورد زیاتر لە 7 ساڵە بێت بەدەست نەخۆشیکی دەگمەنەوە گیرۆ دەبووە بەڵام هونەرەکەی کردووە بە ئیلهام بەخشێک بۆ چاکبوونەوە و تێپەڕاندنی نەخۆشیەکەی. بینەری ئەم پاکێجە بن. ئەیسا ئەو هونەرمەندە داهێنەرەی کورد کە لە ترس جوانی دروست دەکا و لە خەون ڕوانین و لە ئازاریش هیوە. 7 ساڵە بەدەست نەخۆشیەکی دەگمەنەوە گیرۆ دەبووە کە کاری کردوتە سەرسزبوونی بەشێک لە ئەندامانی جەستەی. لە ماوەی ئەو 7 ساڵەش تابلۆکانی دەگۆڕێت بۆ کێشانی سروشت. ئەمیشە تازانم لەسەر ئەمەوێت کارما بکەم کارمای باشە بکەم بۆی باش بێتەوە بووم یعنی بە پەیوەندی ئامێزە بە نەخۆشیەکەمەوە بۆی دووسێ هەنگاو بم بە بەرەو باش بوون بەرەو باشە یعنی ئەو کارمایی کایکەم هەر بۆیە چکە لە ڕاستیە ئەوتای نەخۆشم نامەوێت تعبیر لە هیچ بکەم. زیاتر لە 8 پێشەنگای بۆ پیشاندانی تابلۆکانی کردوتەوە. دوا پێشەنگاشی تایبەت دەبێ بەو تابلۆیانەی کە لە ساتەکانی نەخۆشکەوتنیەوە کێشاوێتی وەک وێنەدانەوەیەک بۆ ئەو کاتانەی کە لەگەڵ نەخۆشیە تاقەت پڕۆکێنەکەی بردوێتە سەر. ئەم نەخۆشیە ساڵ بە ساڵ خراپ دەکا هەر طبیعەتی نەخۆشیەکە خۆی وایە. بەشێکی تابلۆکان لەگەڵ ئەو ڕەفیقانەمان کردومە کە هاتوون بۆ لام سەردانیان کردوم لەسام تابلۆیان لەگەڵ کاگنەرۆی مەحموود شەوقییا کردومە. ئەیسای شێوەکار لە تەمەنی هونەریدا بەشداری چەندین پێشەنگای نێودەوڵەتی کردووە. ئەمە ژوای کردووە بەشێکی زۆری هونەرمەندانی جیهان ئاشنای کارەکەی بن و نیگەران بن لە نەخۆشکەوتنی. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ بێگومان هونەرمەند ئیسا ئەو نەخۆشیە نەبۆتە شکست بۆی و بەڕەنگەکان بە هونەرەکەی وای کردووە ئومێتی زیاتر ببەخشێ هەم بە خۆی هەم بە دەوروبەرەکەی هەم بەو کەسانش کە نەخۆشن یاخود هیوایەکیان نییە. هونەرمەند ئیسا جێگەی دەستخۆشیەکە هێندە سەرکەوتووە هێندە ئومێدبەخشە بەسەر ئەو نەخۆشیە و هیوای چاکبوونەوە سەرکەوتنیشی بۆ خوازی. بەڵێ هەروەک لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان لێ کرد کە تەوەری جۆراجۆرەمانە بێت و یەکەم تەوەرمانیش
باس لەواکەین کە یەکێتی قوتابیانی کوردستان لە 18 شوباتی ساڵی 1953 لەسەر دەستی سەرکردە مستەفا بارزانی دابەزراوە. ئەمڕۆ 67 ساڵ بەسەر دامەزراندنی ئەو ڕێکخراوەدا تێدەپەڕێت. مێژووی ئەم ڕێکخراوە پڕە لە دەستکەوت و دەستاوەردەکان و گرنگ و کاریگەر بووە. بە شێوەیەک دەیان کادری لێهاتووی پێگەیاندووە و ئێستا لە ناوەندەکانی بڕیار لە هەرێمی کوردستان کار دەکەن. بۆ قسەکردن لەسەر کاری یەکێتی قوتابیان و پلان و پرۆژیان بۆ داهاتوو میوانمان ئامادەیە کە میوانداری هاوبەش مستەفا فەرموو کاک هاوبەش بفەرموویتە ئێرە زۆر بەخێر بێیت ڕۆژ باش سڵاو لەبەر خێربێیت کاک مستەفا. سڵاو لەبێ و ڕۆژ باش کاک هاوبەش بەخێر بێیت. پانۆرامایەکی کارەکانی یەکێتی قوتابیانمان پێ بڵێیت. زۆر سپاس سەرەتا دەمەوێت لە ڕۆژی 18 شوباش 67 ساڵی دامەزانی یەکێتەکەمان پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم قوتابیانی کوردستان و هەروەها سەرجەم کادیر و ئەندامانی یەکێتەکەمان بکەم. بەڵێنیان پێ دەدەین کە چۆن لە ڕابردوو توانی بێتمان داکۆچیکار بووبین لە مافەکانیان لە داهاتووش بەردەوام دەبین لەسەرم ئەم کارە. سەبارەت بە پرسیارەکەی ئێوە ئێمە لە یەکێتی قوتابیان لەگەڵ دەست بەکاربوونی ستافی نوێ لە مانجی حوتی 2017 خۆشبەختانە شەڕەفیەوەمان پێدرا کە بەشدار بین لە پرۆسەی سەرخستنی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان کە یەکەم چالاکی ستافی نوێی مەکتەبی سکرتاریەت بوو کە ستافی نوێ بوو. ئەم چالاکیمان هەروەها چالاکیەکانی تریش هەوڵمان داوەکەوە ئەو چالاکیانەی کە لەگەڵ حەز و کولیای قوتابیان بگونجێت لە سەرداوەکاری قوتابیانن ئەو چالاکیانە ئەنجام بدەین و قوتابی خۆی لەناودا ببینیتەوە قوتابیانێکەوە بەهرەمەندن کەوا بەهرەمەندن و تاکو ئێستاش ژینگەیەکی ویان بۆ بنەڕەخساوە کە بەهرەکانی خۆیان بەدەر بخەن و ئێمە هەوڵیۆمان داوەکەوە ئەو قوتابیانە بینە پێش و بارەکانی خۆیان پێشکردنمونەی ئەوەش هەر 18 شوباتی پارساڵ کە ئێمە فستیڤالێکی دوو ڕۆژە لە شاری هەولێر بە بۆنە 18 شوباتی ساڵی عید دامەزانی قوتابیان کۆمەڵێک بڵێن کۆمەڵێک بڕگەکانی ئەو فستیڤالە ئەو بووکە کۆمەڵی بڕگەی ئەو فستیڤاڵی ئەو بووکە ئەو قوتابیانێک کە بەهرەمەندن توانەکانی خۆیان لەوێن دەر حرس کردو و پیشانی ئەو خەڵکانیان دەداکەوا سەردانی ئەمیان دەکرد. جیا لەو چالاکیانش ساڵانە کۆمەڵێک چالاکی تر کەوا دووبارە دەبنەوە بۆ نمونە وەکو ڕۆژی ئاڵا و یاخود یادەکانی ئادار و نەورۆز و بەتایبەت و ئەو کۆمەڵێک چالاش تر کە بەتایبەت لە زانکۆ پەیمانگاکان ئەنجام دەدرێت وەکو ئاهەنگی دەرچوون و یاخود ئاهەنگی یەکتر ناسین کە ساڵانە ئەو چالاکیانە دووبارە دەبنەوە. ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان ئەو چالاکیانە بەرەوزا دەگرینە ناوەندەکانی خوێندن و بە گرنگی تایبەتیان پێ دەدەین. بەڵێ ئێمە دەزانین کە یەکێتی قوتابیان جەمسەرێکی کارای نێو بزافی ڕزگاری خوازی کوردستانە کەواتە دەبێت پەیوەندی ئێوە لەگەڵ ناوەندەکانی خوێندن کە ئەوە کاریگەرن و جەمسەرێکی کاریگەرن بە تایبەت لە زانکۆکان چۆنە؟ پەیوەندی ئێمە لەگەڵ سەرجەم ناوەندەکانی خوێندن پەیوەندێکی باش و هەمانگێکی باشمان هەیە. ئێمە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن چ لە قوتابخانەکان و چ لە زانکۆ پەیمانگاکان نوێنەرایەتیمان هەیە، نوێنەرایەتێکی قوتابیان کە ئەو نوێنەرایەتیە بۆتە پردێک لە نێوان قوتابیان و داواکاریەکانی قوتابیان و ئیدارەی ناوەندەکانی خوێندن. پەیوەندیمان زۆر باشە و بەردەوام ینی پەیوەندیەکان لە نوێبوونەوەدان و هەردووکمان تەواوکەریەکی. بەپێی ئەو پەیوەندی باشە چەند لق و نووسنگەتان هەیە یاخود چۆنە چەند ئەندامتان هەیە؟ بەڵێ ئێمە لە سەرجەم شار و شارەکانی هەرێمی کوردستان بەپێی پێویستی ئۆرگانمان هەیە و خۆشبەختانەش ڕێژەیەکی بەرچاوی ئەنداممان هەیە لە سەرجەم کوردستان بە بەناوچە دابرەنراوەکانی دەرەوەی دارە هەرێمی کوردستانیش. ئێمە لەو شوێنانش ئۆرگانمان هەیە و هەواڵەنمان لەو شوێنانش کار و چالاکی نوعیان ئەنجام داوە. جیا لەوەش ڕێکخراوێکی وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کە
67 ساڵە ئەمڕۆ کەیان یەکەینەوە بێگومان پەڕۆشی ئەنی پڕۆژبوونی قوتابیان کردن دەبن بە ئەندامێچەتی قوتابیان بۆ واگەڕینەوە کە ئەو ڕێکخراوە ئەو خەبات و ئەو قوربانی دانەی کە ئەو مێژە درو درێژەی کە هەیەی ئەوە لە هەمان کاتیشدا ئەو فەرسەفەی کایەتی قوتابیان کای لەسەرەکە و ئەمە وای کردووە کە ئانی پەڕۆشی قوتابیان نیشان بدە بۆی کە بێن بەندامێچەتی قوتابیان و ئەندامتان لە زیاد بەردەوام کادیر و ئەنداممان بە سەدان هەزار ئەندامان هەیە بەڵام نامێ بە دەقیقی ئەندامەکان بڵێن وەکو باسم کرد ئەمە بۆ گەڕینەوەکەەوە مێژۆ پشتگۆدارێکە هەمانە و هەروەها ڕێکخراوێکی قوتابیان قوتابی بە بەڕێکخرای خۆی دەزانی و خۆی لەناو دەبینی تۆ بۆیە ئەمە ئێوە زیاترین کارەکانتان هەر بە ناوی یەکێتەکە یەکێتی قوتابیانە کاتە قوتابیان کێشیان دەبێت و چین ساڵانە ئەو کێشە باڵێن کە زۆر دووبارە ئابنەوە دەبی کێشەکانی قوتابیان کێشەکانی ینی زۆربەی و کێشانێک ڕوبەڕووی ئێمە بێتەوە ڕۆژانە کێشەی گشتینین ینی لە شوێن بۆ شوێن جیاوازە دەگۆڕێ بەڵام ئەوی کە لەو چەند ساڵی ڕابردوو ئێمە هەستان پێکە کێشەی گەورە بوون لە کاتی وەرگرتنی قوتابیان لە پۆلی دوازە کە دەچون بۆ زانکۆ و پەیمانگاکان لە سیستەمەکە تۆڵی کێشە هەبوو ئەوە کێشەیەکی عام بۆ کرێ بڵێن کێشەیەکی گشتیوی هەروەها ئەو کێشانی تریش کێشەی ئەنی بڵێن لە شوێنێک بۆ شوێنێک جیاوازە وەرمونە کێشی بەشە ناوخۆیەکانیان هەیە یاخۆ کێشە لە هەندێک کێشی بەڵامەوەە سەهلن زوو چارەسەر دەکرێن. بۆ پێیکە تەمەنێکی زۆری هەیە ڕێکخراوەکەتان تەمەنێک ئەزمموی کارکردنی هەیە پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە ناوخۆی و لە هەمان کاتیشدا لەگەڵ نێودەوڵەتیەکان چۆنە؟ لەگەڵ ڕێکخراوە ناوخۆیەکان ئێمە تا ڕێژەیەکی با دەتوانم بڵێن پەیوەندیمان باشە بە تایبەت لەو پرسانەیەکەوە پرسی گشتین تایبەتن بە قوتابیان ئێمە پێکەوە لەگەڵ ڕێکخراوەکانی تر کە پێویستبی ئانی کە پێویستی بە کۆدەنگێک هەبووبی پێکەوە ئەنی لەگەڵ یەکتر کارمان کرد و دانیشتوینەوە پێشووتریش فیدراسیۆنی قوتابی و خوێندکاریەکان هەبوو کە سەرجەم ئەو ڕێکخراوانێک کە بڵێن تایبەت بە قوتابیان و بە قوتابیان لەوێن فیدراسیۆنێکە بکۆ بوونەوە بۆ پرسانێکەوە پێویست بە کۆدەنجیان لەسەر هەبی ئەوە لە ڕووی ناوخۆیەوە لە ڕووی دەرەوەش ئێمە لە ئاسی تموعی مەدانیە پەیوەندیمان هەیە لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکان بەڵام لە ئاسی تموعی ئێمەدانیەوە لە ئێستادا ئێمە کار لەسەر و بابەتەکەین کە پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نەتۆڵەتیەکانیش بەهێز بکەین و ئەمەش خۆزینەوە بۆ ئەوەی کە بتوانین کاری باشتر بۆ قوتابیانی هەرێمی کوردستان بکەین و بەتایبەت لە وەرگرتنی زەمالاتی خوێندن لە دەروی وڵات و ئەو بەهرانی هەیەە چۆن پیشانی ئەو بەهرانی کە قوتابیانی ئێمە هەیەیانەوە بکەین بە دەرەوە و لە ئێستاشدا ئێمە چەند ساڵی ڕابردوو چەند زەمالاتی خوێندنمان بۆ قوتابیانی هەرێمی کوردستان لە ڕێگایشتی قوتابیان لە وڵاتی رووسیا دابین کردووە کە ئەمە چەند ساڵی ڕابردوو لە ئێستاشدا و زەمالاتانە هەر هەنە و قوتابیان لە ڕێگای ئێمە دەچن و زۆربیان دەستا لەوێت لەوێ قوتابین و کۆمەڵێکیشان دەرچوون یان ئێستا دەرچوینە و لێرە لە کوردستان هاتنەوە خزمەت وڵاتەکە. بەشێک لە ئەندامانی یەکێتی قوتابیان ئێستا پستی باڵایان هەیە. چۆن کار بۆ پێگەیاندنی کارەکانتان دەکەن؟ یەکێتی قوتابیان بە قوتابخانەیەکی پێگەیاندنی کادیری بە ئەزمون و پێگەیشت و ناوی دەرکردەوە لای هەمومانەوەی تۆزێک دەسێشتی قوتابیان بزانێ ئەمە ئازانێ مڕاستیە گەواهی دەرە بۆ مڕاستیە. ئێمە لە مەکتەبی سکرتاریەت بە تایبەت و بەشانێک کە پەیوەندی دارن بۆ بابەتەوە هەوڵمان داواکەوا خولی پێگەیاندن بۆ کادیرانمان بکەین و خلانێک کە پێویستن کادیر فێری بی بۆی هەم سوود بە لە ئیشوکای ڕۆژانە ڕێکخراوەکەمان شتەکەمان ڕنگدانەوەی هەبوو هەروەها بۆ دوای ڕێکخراوەکەش کە ڕێکخراوەکە نامێنێ دەچێتە ناو ڕێچەکانی عیزب یاخود لە حکوومەت ئیش دەکا کار دەکە بۆی ئەوەی بکرێت ینی ئیسفادەی هەبێت و بجابێت. زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان کاکاوبەش مستەفا زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ
هەلاجەکانی سنووری هەڵەبجە و هەورامان ئێستا دێبەدێ ناگەڕێن تا سەرین و پشتی و دۆشەکی ماڵان نوێ بکەنەوە بەڵکو لە نێو دوکاندا و هەر لە گوند و شار بۆ خۆی هەلاجی تایبەت بە خۆیان هەیە. بابە سەنعانیش یەکێکە لە هەلاجە کۆنەکانی خوڕماڵ و ئەو باس لە پیشەکەی خۆی لە ساڵانی ڕابردوو ئێستا دەکات. پاکێجێک لەسەر ئەم بابەتە ئامادەیە پێکەوە بینەری دەبین. هەلاجی مێژوویەکی دێرینی لەگەڵ دێبەدەی کوردستان هەیە. لە ساڵانی ڕابردوو هەلاجەکان بەنێو گوندەکاندا دەگەڕان بۆ ئەوەی سەرین و دۆشک و پشتی بۆ ماڵەکان نوێ بکەنەوە. بەڵام ئێستا پیشەکە ئاسانترە و هەر لە ناوچەیەک هەلاجێکی خۆیان هەیە. بابە سەنعان زیاد لە 20 ساڵە پیشەی هەلاجیە لە نێو بازاڕی خوورماڵ و باز لە شێوازی هەلاجی دەکات لە ساڵانی ڕابردوو. هەلاجی بێگومان ئیشێکە وەک بڵێ زەروریەتی ژیانی ئینسانەکانە مەتایبەت لە مەنتیقەی هەورامان و شارە زور و ئەوانە زۆر بێ هەلاجی نەژیاون لەبەرەوەی کاتی خۆی لە ساڵەکانی پێشووە وەک ئەوەی کە وتمان زەرورە هەندێک شتیان دروست کردووە بۆ خۆیان کە ئەم هەلاجەیە پێ بکەن. ئەویش چەک و کەمانێک هەیە جاران بە چەک و کەمان ئیشیان پێ کرد. ئەو چەک و کەمانە دارێکە چاکێکن و وەک بڵێ هەلاجەکانی گونداگوند گەڕاون بۆ ئیشی کەسابەتی ژیانی خۆیان. یا زۆربەی گوندەکانی هەورامان بەلانی کەم هەلاجێکیان هەبووە. کار لەگەڵ کەرەستە جیاوازەکان دەکات وەک خوری و لۆکە. بابە سەنعان لۆکەی خۆماڵی لا باشترینە و دەڵێت توانای بەرگەگرتنی زۆرە و بە درێژایی تەمەن دەمێنێتەوە. یا ئەوەیە هەتا پشتی و دۆشک لە ماڵەکانە هەبێ هەلاجی دەبێ بەردەوام بێ. لەبەرەمە شتێک نییە بڵێ خواسی لەسەر بێ بەڵام خواستەکە لێرە فەرقەکە. ئەو شتە بازاریانە کە ئەمڕۆ دروست بوون هەندێک دۆشک هاتوونە سەر دۆشکی تۆبی شتێکی باریکە ئەوە بەکارێنێ بەڵام ئەمە شتێکی ئەتوانم بڵێم کاتیە ئیلا نائیلا ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو لۆکە بۆ خوریەکە چون ئەم دوانە لە ڕووی تەندروستیشە وەگە پێشتری شایەتم پێەیە زۆر باشترن لەمانە. پیشەی هەلاجی پیشەیەکی کۆنە و ساڵانی پێشوو هەلاجەکان بەنێو گوند و شارەکاندا دەگەڕان و بەدەستیان بەهۆی ئامێرێک کە ناوی چەک و کەمان بوو خوری و لۆکەیان پێشی دەکردەوە. لە پاشان سەرین و دۆشک و هەر پێداویستێکی دیکە لەسەر داواکاری خاوەن ماڵەکە دروستیان دەکرد. ئەگەرچی ئێستا بە شێوەیەکی بەرچاو پێداویستی ناوماڵ لە نێو بازاڕەکاندا هەیە بەڵام خواست لەسەر دووبارە دروستکردنەوەی دۆشک و پشتی هەر بەردەوامە. ئەڤیناتە کوردستان 24 خورما. بەڵێ ئەو پاکێجە ئەوەی بەبیرهێنامەوە کە باسی ئەو چەک و کەمانەی کرد من بەبیرم هێت کە ئەو دۆشەکانیان دروستەکرد هەرچەند ئێستا بەهۆی هەبوونی زۆری مۆبیلیات لە ماڵەکان و ژووری نووسن هەژە زۆر کەم ئێستا ئەو دۆشەک و شتانە دروستەکە بەس من بەبیرم دێت کاتێکە لۆکەمانە برد بۆ لەگەڵ دایکم یاننکم ئەڕۆیشتم لۆکەمانە برد بۆ لای هەلاج دەنگێکی زۆر شێوازێکی کەمان ئاساکەڵێ کەمان و ئەوە کە لێ ئەدا دەنگێکی زۆر وەتەری هەبوو لە لۆکەکانی ئەدا دەنگێکی زۆر ئەدوت مۆسیقیەکی زۆر خۆشە میوزیکێکی زۆر خۆش بەوە. ئێستاش کەسە گەورەکان بە تەمەنەکان ننکمان ئەو کەسانەی کە تەمەنیان هەیە هێشتا لەسەر ئەو دۆشک و پشتیانە خۆن کە لە لۆکە دروست کراوە پێیان وایە ئەوە زۆر باشترە بەڵام هەندێک کەسیش لەبەرەوەی کە ئەو پیشەی هەلاجیە کەم بۆ تۆ کەس ینی تااقەتی وینە خودت کاتی وینە بیبات بۆ شێوەیە شی بکاتەوە ئەمە وای کردووە کەمتر بەکار بێت بۆ کارەکەشی پێش نەناو پاکێجەکە هاژەی و دەوێت من هەم بوو لەبەر قورسیەکەی لامبرد هەر لەبەر قورسیەکەشی ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەموو شتەکان ئاسان کاریتری بۆ ئەکرێت شتەکان سوکتر و زیاتر دێنە دەستەوە وەکلەوە بەڵام هەر شتێکی جوانەوە کللتورێکی جوانە ناو کوردەواریە هەبوو. بەڵێ ئیڤانکا ترامپ ڕابێژکار و کچی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەشداری کۆنفرانسی جیهانی ئافرەتان لە دووبەی کرد. لە کۆنفرانسەکەدا ئیڤانکا داوای لە وڵاتانی ناوچەکە کرد یاساکانی تایبەت بە ئافرەتان
باشتر بکەن و دەرفەتی زیاتر بە ئافرەتان بدەن بۆ ئەوەی ئافرەتان کار و تواناکانیان پێشکەش بکەن. ئیڤانکا ترامپ راوێژکارە سەرۆکی ئەمریکی و کەچاوی دە چارچۆڤەیە دیدارە جیهانیا ژناندا لە ئیماراتێ گۆتارێک پێشکەش کرد. ئیڤانکا کو بێ چاڵاکیا خۆی یا پشتیوانژی ژنان ڕەتێن ئاسکردن پەس نێوەڵاتە ئیماراتێدا پشتی گو گەشە پێدانەکە مەزن و پشتیوانیەکە زێدەتر ژێبەرێ ji بۆی ژنان دیت. ئیڤانکا داخویاکردن کو ئیمارات کاری استراتیژیەکە نیشتمانی ساز بکە و بڕیا وێ دەرفەتەکە زێدەتر لە بەر ژنان بەبوو. ما پێشکەتنا li vir handa ez pesna serkirdeyên îmaratê didim ji ber ku karîn berbestan li hember jinan rakin û stratîjiyeke niştîmanî saz bikin ku jinê weke tewerekê serekê geşepêdanê dizanin. Trump balkişanda welatên din li Rojhilatê Navîn ku pêşketinek li ser astê mafê jinan bi dest xistin weke Seûdiyê, Behrên, Urdun û Tunis û Megrib. Dixwazim pîrozbahiyê li 5 welatên dinê Rojhilata Navîn bikim ku gelek guhertin di heyama 2 salan de encam dane. Seûdiyê yasayên xwe guhertin û rêzeke zêdetir li jinê digire. Behrên yasaya qedexekirina cudahiyê li cihê kar derxist. Her wiha Urdun sinûrên li ser karê jinê bi şev rakirin. Megrib mafê jinê di mulkiyeta di erdê de berfirehtir kirin. Her wiha Tunis jî yasayên robrobûna tundiya di malan de sapandin. Rawêjkara serok beriya gotara xwe li gel berpirsên îmaratê civiya, her wiha li gel sermayedarên jin li îmaratê û seredana mûzexaneya Louvre li Abûzabî kir, her wiha mizgefta Şêx Zayed. Îvan Umar, Kurdistan 24. بەڵێ ئەمە دووهەم جارە کە کۆڕبەندی ژنان لە ئیماراتی عەرەبی بەڕێوە ئەچێت بە تایبەتی لە دووبەی و ئیڤانکا یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە بەشدار بوو بە گشتی چاوی میدیا جیهانیەکانی لەسەر بوو هەرچەندە ئەم کۆڕبەندە بە شێوەیەکە کە هەموو پسپۆڕانی نێودوڵەتی و بڕیاربەدەستان بۆ پێگەیاندنی ڕۆڵی ژن لە ناو سیاسەتدا ئەم کۆڕبەندە ساڵانە ئەنجامەدەن و بۆ پتەوکردنی پێگەی ژن لە ناو سیاسەت و کاریگەری ئەرینەکانی ژن. بەڵێ دوو پیانۆژەنی ئوسترالی لەبەر ئەو ئارەزوو خولیایی کە بۆ ئامێری پیانۆ هەیەە دەستیان بە کۆکردنەوەی پیانۆ کۆنەکان لە شارەکانی ئوسترالیا کردووە. ئەوان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 700 پیانۆی کۆنیان نۆژەن کردوتەوە. دووبارە بۆ فرۆشتن ئامادەیان کردوتەوە. لەم راپۆرتەدا بینەری شێوازی کارکردنی ئەم دوو پیانۆژەنە ئوسترالیە دەبین. ویلیام و ماتیاس دوو میوزیک ژەنی ئوسترالین. ئەم دوو گەنجە پیانۆژەنن. حەزوو خۆشەویستیان بۆ ئامێری پیانۆوای کردووە پیانۆوە کۆن و خراپەکان لە هەموو شارەکانی ئوسترالیادا کۆبکەنەوە و پێکەوە دەست بە نەوژەنکردنەوەی پیانۆکان بکەن. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەم دوو هونەرمەندە زیاتر لە 700 پیانۆیان لە ئوسترالیا نۆژەن کردووەتەوە. I love it. Most common issues with the pianos is that they're severely out of tune. ڕاستیەک سەبارەت بە ئامێری پیانۆ هەیە ئەویش ئەوەیە کە ئەو ئامێرە هیچ کاتێک بەتاوەتی لە ناو ناچێت تەنیا لەوانێت چەند کێشەیەکی تەکنیکی بۆ دروست بێت یان چوارچێوەکەی بشکێت کە ئەمانەش هەمووی بە تەرخانکردنی کاتێکی زۆر دووبارە نۆژەن دەکرێنەوە وەکو ئەوەی کە هیچ کێشەیەکی نەبوو بێت. ویلیام و ماتیاس ڕۆژانە چەندین کاتژمێر بۆ دۆزینەوە و نۆژەنکردنەوەی پیانۆکان چاخان دەکەن. ئەوان لەبەر ئەو حەز و خولیایی کە بۆ پیانۆ هەیەە تەنانەت وازیان لە کارەکانی خۆشیان هێناوە تەنیا بە دوای دۆزینەوە و نۆژەنکردنەوەی پیانۆ کۆنەکان لە شارەکانی ئوسترالیادان. بۆ ئێمە زۆر بازارەکە ببینین پیانۆیەک تێک چووە و لە شوێنێک فرەتراوە هەر بۆیە شوێنێکی گەورەمان بۆ کۆکردنەوەی هەموو پیانۆ کۆنەکان تەرخان کردووە و هەمویان بە شیوێکی پێشکەوتو و نۆژەنیان دەکەینەوە.
دوایی نۆژنکردنەوەی پیانۆکان لە ڕێگەی ئۆنلاین لە ماڵپەڕ و پێگا ئەلکترۆنیکەکان بۆ فرۆشتن پیانۆکان دەخرێنە ڕوو بۆ کڕیارەکان. کڕیارەکانیش دەتوانن بەدەستی بێنن تەنانەت دوای فرۆشتنی پیانۆکانیش ویلیام و ماتیاس خۆیان پیانۆکان دەگەینە ماڵی کڕیاران و بۆیان دای دەمەزرێنن. ئەوان بە وریاییەوە مامەڵە لەگەڵ پیانۆکان دەکەن بۆ ئەوەی لە کاتی گواستنەوەیاندا هیچ زیانێکیان پێنەگات. دەنافەریقی کوردستان 24. بەڕاستی پیانۆ یەکێکە من بەو ئامێرانە ئیبرم کە زۆر ڕاقی و زۆر شتێکی جوانە بەلامەوە هەم شکلی هەم دەنگیشی زۆر ئاسوودەی و هەم کارێکی زۆر جوانیشە و ئەو هەموو پیانۆی 600 پیانۆ بێنی نۆژەنیکەیتەوە کارێکی جوانە. بەڵێ ئەڵلقەیەکی هاوسەرگیری دەچێتە بۆشایی ئاسمان و دەگەڕێتەوە. لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەمڕازە جیاوازەکان دەربڕینی هەست و سۆزی خۆشەویستیش تا دێت بواری بۆ دەڕەخسێ. بە شێوازی جیاواز و سەرسوورهێنەر گزارشتی لێ دەکرێت. سۆڤان لەسەر ئەو بارەیە لەسەر ئەو بابەتە ئەم ئینهاوسەی بۆ ئامادەکردوون پێم وابێ هەر خۆشی داواکاریەکی وایە بێ لە هاوسەرەکەی بەو شێوەیە نابیباتە ئاسمان و بیێنێتەوە بەس حەزی لەو بابەتانێ. چیرۆکەکە لەوێوە دەست پێ دەکات کە ستیوارت شیپی فڕۆکەوان لەگەڵ خۆشەویستەکەی ماری لیسمان و هەندێک لە هاوڕێکانیان بڕیاری ئەوە دەدەن کە وەک چاڵنجێک مەدالیایەکی کانزایی بنێرنە بۆشایی ئاسمان و دواتر بە یارمەتی سیستەمی جیهانی دەستنیشانکردنی شوێن کە بەستراوەتەوە بە سندوقچەی باڵۆنەکە بگەڕێنرێتەوە سەر زەوی. بەڵام ستیوارت بە شێوەیەکی زیرەکانە ئەم هەلە دەقۆزێتەوە بۆ دەربڕینی هەست و سۆز و داوای هاوسەرگیریکردن لە ماری خۆشەویستی. بە جۆرێک کە مەدالیا کانزاییەکەت دەگۆڕێت بۆ ئەنگوستیلەیەکی هاوسەرگیری بێ ئەوەی ماری ئاگادار بێت. بۆ تۆمارکردنی دیمەنەکانی ئەنگوستیلەکە لە بۆشایی ئاسمان ئستیوارت کامێرەیەک بە باڵۆنەکە دەبەستێتەوە و جگەلەوەش کاتێک ماری ئەنگوستیلەکە ببینێت دیمەنەکانی خۆشحاڵی و سەرسوورمانی خۆشەویستەکەی هەر لە یەکەم ساتەوە تۆمار بکات. ئەنگوستیلەیەک کە سمبولی خۆشەویستی ئستیوارتە بۆ ماری لە دوای بەرزبوونەوەی زیاتر لە 90,000 پێت دێتەوە سەرزەوی و لە پەنجەکانی ماری جێگیر دەکرێت. ئەمەیە کە دەڵێن عاشق و خۆشەویستی سنووری نییە و دەریا و زەریا و ئاسمان تێدەپەڕێنێت بۆ نواندنی خۆی. کچان با داواکاریەکانتان تەنها لە زێڕ و ماڵا کۆنە بێتەوە هەوڵ بن هاوسەرەکانتان یان خۆشەویستەکانتان سپرایزێکی لەو شێوەیەتان بۆ بکەن. لەو شێوەیە بچنە بۆشایی ئاسمان و ئەڵلقەکە بە ئێستا ئەوانی سەیری بەرنامەکەمان بکەن ئەڵێن سۆڤان و هاژا هەرچی کچانە هانەدەن ئێمە ئەبێ کۆڵێ بێگومان شەر نییە هەرتوو داوای ئاڵتونە بکەیت چاوەڕی ئەوەی لێ بکە سپرایزێکی لەو شێوەیە بۆ بکە بۆی قەت بیرتان نەچێتەوە ئەو هەم شێوازێکی زۆر جوانی داواکردنی هاوسەریشە. بەڵێ خۆی بە سروشتی خانمان وایە شتە با بڵێ معنەویەکان زۆر زۆر زیاتر خۆشحاڵیانەکات لە شتە مادیەکان. کەرنەڤاڵی دی ڤینیسیا بندوقیە کە کەرنەڤاڵێکی ملیە و ساڵانە وەک نەریتێک لە شاری ڤینیسیا ئەنجام دەدرێت و تێیدا هاوڵاتیان جلوبەرگی تایبەت و ماسک دەپۆشن. ساڵانە لە کاتی کەرنەڤاڵەکەدا نزیکەی 3 ملیۆن گەشتیار ڕوو لە شارەکان دەکەن کە تێیدا پێشبڕکەی جوانترین دەمامەک ئەنجام دەدرێت. هەروەها چەندین شانۆگەری پێشکەش دەکرێت کە باس لە مێژوو ڕەسەنایەتی ئەو شارە دەکات. سۆڤان هیچ لەو ماسکانۆ نییە تۆ؟ من یەک ماسکێکم هەیە بەس تەنها نیوەی دەموچاو داپۆشێ بەس زۆر وەکو ئەوانەی ئەوێ نییە کە ئەوانە لەسەر دیزاینێکی جوان و ڕێکیان خستووە ئەوە ئێمە شتێکی ئاسایی هەر حەزمان کردو لەوە بچێت بەس شتێکی زۆر جوانە بە وێنەگرت کەواتە بە دیمەنەکانی ناو ئینهاوسەکە ببینیت. ئەمە دیمەنەکانی کارنەڤاڵی ڤێنیسیایە کە کارنەڤاڵێکی میلی ساڵانەیە وەکو نەریتێک لە شاری ڤێنیسیا ئەنجام دەدرێت و تێدا هاوڵاتیان جلوبەرگی تایبەت و ماسک دەپۆشن.
مێژووی دەستپێکردنی ئەو کارنەڤاڵە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1962 ئەو کاتێک کە شانشینی ڤێنیسیا توانی بەسەر پیترارکی ئیکۆیلیا سەر بکەوێت. ئەوە بوو بەو بۆنەیە ئەو ئاهەنگیان ئەنجامدا کە خەڵکەکە بەیەکەوە بەرەو گۆڕەپانی سان مارکۆ بەناوبانگترین گۆڕەپانەکانی ڤێنیسیا بەڕێککەوتن و هەریەکیان دەمامکێکیان بە شێوەیەکی جیاواز پۆشی بوو بۆ شاردنەوەی دەموچاویان. بەڵام ئەمساڵ کەرنەڤاڵەکە هاوکاتە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی شارەکە لەگەڵ مەترسیەکی نوێ کە ئەوی ژێر ئاوکەوتنێتی و ئەمەش بۆ بەشداربووان جێگەی دڵتەنگی بوو. زۆر خەمبار بووم بەوەی کە چوومە سەر ستەیجەکە. خەڵکی هەموو بەرەوپیری من ئاهاتن. من ڤێنیسیام خۆش دەوێت. هیوادارم توانی بێتمان کەمێک ئومێد و ڕووناکی بگەڕێنینەوە ئەم شارە. بەداخەوە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاویشەوە ئەومان لە دەست چوو کام ساڵ هاوشێوەی ساڵانی دیکە بە دڵخۆشیەوە کەرنەڤاڵەکە بەڕێ بکەین. فستیڤالێکی سەمای ڕۆژهەڵاتیە بوو پێشتر ساڵانە دەکرا بەڵام ئەمساڵ بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوە هەڵوەشێنرایەوە. لە کاتی داگیرکردنی هەرێمی ڤێنێتۆ لەلایەن ناپەڵۆن ئیمپراتۆری فەڕەنسا و دواتر لەلایەن نەمساویەکان کە لە ساڵی 1997 ئەم کارنەڤاڵە قەدەغەکرا تا ساڵی 1970 حکوومەتی ئیتالیا بڕیاریدا جارێکی تر ئەو بۆنەیە ئەنجام بدرێتەوە بۆ زیندووکردنەوەی مێژوو کەلتوری شاری ڤێنیسیا. ساڵانە لە کاتی کارنەڤاڵەکەدا نزیکەی 3 میلیۆن گەشتیار ڕوو لەو شارە دەکەن بەڵام ئەمساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە فستیڤالەکە کەمتر خەڵکی لێ بەدی دەکرا. ئەمساڵ خەڵکێکی کەمترم بینی کە بەشدار بوون. خەڵکی دەترسن تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببن کە ئەمەش ڕاست نییە بێگومان. با ڕازگۆ بین ژمارەی بەشداروان کەم بۆتەوە ئەمە بەهۆی ترسەوەیە لە کۆرۆنا کە بۆتە دێوەزمە بۆ کەرتی گەشتیاری لە جیهان. لە فستیڤالەکەدا پێشبڕکێی جوانترین دەمامک ئەنجام دەدرێت هەروەها چەندین شانۆگەریش پێشکەش دەکرێن کە باس لە مێژوو و ڕەسەنایەتی ئەو شارە دەکەن. هەندێک لەو دەمامکانە زۆر ترسناک و سەیرن بەڵام ئەمە بووەتە سیمبولی شارەکە و لێ جیا ناکرێتەوە. هەربوویەش ئەوەی سەردانی شاری ڤێنیسیا بقات مەحاڵە بەبێ دەمامک بگەڕێتەوە. نرخی ئەو دەمامەکانەی کە لەناو کەرنەڤاڵەکەدا بەکاردێن لەلایەن هاوڵاتیانەوە بە گوێرەی شێوە و جۆری دەمامکەکە دەگۆڕدرێت کە لە 5 یۆرۆ دەست پێ دەکات تا دەگاتە 4,000 یۆرۆ. بەڵێ بەڕاستی ئەو دەمامەکانە شێوازێکی زۆر جوانیان هەبوو هەندێکیش دیمەنەکانی خۆگۆڕین و جلوبەرگ و ئەو شتانەی کە لە بەریان کردبوو لە سەرنجڕاکێش و لە هاڵۆوینیش ئەچێت چونکە هەندێکیان هەبوو ترسناک بوو هەروەکو لە پاکێجەکە لە ئیناوسەکە باسی لێوەکرا. بەڵێ ئەمڕۆ لە سەرتاوە باسیەوەمان کرد کە تەوەرێکی دیکەی پرۆگرامی ڕۆژباش قۆناغی 16 یاریەکانی چامپیۆنز لیگ دەست پێکات 2 یاری بەهێز لەو خولە ئەنجام دەدرێن. بێگومان هەوادارێکی زۆری وەرزش لە ناوخۆ دەرەوەی کوردستان چاوەڕێی ئەم یاریانن. ئەوانیش یاریەکانی نێوان بۆروسیا دۆرتمۆندی و ئەڵمانی و پاریس جەرمانی فەڕەنسی ئەتلانتیکۆ مەدریدی ئیسپانی و لیڤەرپۆلی ئینگلیزی بۆ قسەکردن لەسەر یاریەکانی ئەمڕۆی چامپیۆنز لیگ و شیکردنەوەی تایبەت سۆران لوقمان بەرپرسی دیسکی وەرزشی کوردستان 24مان لەگەڵە بێ بفەرموویتە کاک سۆران فەرموو پێما بێت پاکێجیشمان ئەبێت کاتە با کاک سۆرانیش بێ هەر بێتەوە بینەری بین. ڕۆژ باش کاک سۆران باشی با سەرەتا بینەری پاکێجەکە بین لەسەر ئەو بابەتە. زۆر باش فەرموون. پێش ئەوەی لە قۆناغی 16 چامپیۆنز لیگ لەواندا میترۆپۆلیتانۆ میوانداری لیڤەرپول بکات ئەتلەتیکۆ مەدرید بە ئامادەبوونی دیێگۆ کۆستا کە تازە لە پێکانەکەی گەڕاوەتەوە دوای ڕاهێنانی ئەنجامدا. جواو فلیکس و تریپر و هێرەرا بۆ ئەم یاریە گرنگە بۆ دیێگۆ سیمیۆنی بەردەست نابن. کلوپ و کاتی لە بروسیا دۆرتمۆند بوو هیچ دوو دڵیەکم لی نەبوو یەکێکە لە باشترینەکان ئەو باش دەناسین ئەوەی ئێستاش دەیبینین لەگەڵ کات لیڤەرپۆڵ چۆن گۆڕانکاری کردووە کارڕاهێنەران هەمیشە جێگەیان دیارە هەروەها کارکردن لەسەر یاریزانان
یەکێکی ترە لە تایبەتمەندی ڕاهێنەرەکان لایەنەکاندا ئێمە ئازانین مێژووی لیڤەرپوڵ چۆنە لە یاریەکاندا سوپرایزی چۆن بووە بۆیە بە ئاگاییەوە لیان ئەڕوانی. ئەتلەتیکۆ مەدرید لە یاریگای خۆی لە خولە ئەوروپیەکان پێچەوانەی دۆخی ئێستای بەهێز دەردەکەوێت لە دوایین 25 جاری لە خولە ئەوروپیەکان لە یاریگای خۆی تەنیا یاریشی دۆڕاندووە ئەویش بەرامبەر چێلسی بووە. هێڵی بەرگری وەک هەمیشە چەکی بەهێزی سیمیۆنی دەبێت. ئەتلەتی دووەم بەهێزترین هێڵی بەرگری لە وەرزەی لالیگا هەیە، بەڵام بەرگریکارە مەدریدیەکان بەرامبەر هێرشبەرانی لیڤەرپول ئەرچیان زەحمەتە، چونکە یاریزانانی ڕێدس لە دوای 11 یاری 24 گۆلیان کردووە. هەمیشە وتومە متمانم بە گشتیاریزانەکانم هەیە هەریانێک لە هەر هێڵێکی پێ بەرامبەر ئێمە یاری بکات ئێمە بەباشی خۆمان بۆ ئامادە دەکەین بە هەموو شێوەیەک بە تایبەتی و یانانی پارێکی باشیان خەرج کردووە بە گرنگیەوە ئەو یانانەیەکێکن لە باشەکانی جیهان ئێمە هەمیشە پلانی خۆمان دەبێ و بۆ بردنەوەیە یاری دەکەین جا هەریانەیەک بێ بەرامبەرمان بۆ بردنەوە یاری دەکەین. ئەتلەتیکۆ مەدرید لە کۆمەڵەی چوارەم بە کۆکردنەوەی دەخاڵ بە پلەی دووەم گەیشتە ئەم قۆناغا، بەڵام یاریزانانی ڕۆخی بلانکۆس لە کۆی 6 یاری قۆناغی یەکەم تەنیا 8 گۆلیان کردووە. لە دوایین 13 یاریشان لە سەرجەم پاڵەوانەتیەکان تەنیا 12 گۆلیان کردووە. کەم گۆلی بۆتە سەر ئێشە بۆ سیمیۆنی و لەم وەرزە تاوەکو ئێستا پێی چارەسەر نەبووە. مەشقەکانی ئەتلەتیکۆ مەدریدە بۆ یاریەکەی چامپیۆنز لیگ بەرامبەر لیڤەرپول. کلوب باش دەزانێت ئەتلەتیکۆ مەدرید لە یاریگای واندا میترۆپۆلیتانۆ پاروێشی ئاسان نابێت، هەروەها دیێگۆ سیمیۆنیش نایەوێت هاندەرە ناڕازیەکان زیاتر لە خۆی تووڕە بکات. شکور محەممەد، کوردستان 24 مەدرید. بەڵێ هاوکارمان سۆران کە لەگەڵمانە ئێستا ئێوە سەرتان زۆر قاڵە زۆر مەشغوڵن بەوەی ئەوەی کە ئەم باڵێن پاڵەوانەتیە بەڕێوە ئەچێت کە خولی 16 هەمە و خوێندنەوەی جەنابەت بۆ یاری نێوان بۆریسیا دۆرتموند و پاریس سان جێرمان یانەی پاریس سان جێرمان پارێکی زۆر زۆری لە کڕینی یاریزان سەرف کردووە، بەڵام هێشتا ئاستی وەک پێویست نییە بۆ بەڕای جەناب. لە خولی ناو خۆی دەتوانم بڵێم ئەوەی پاریس سان جێرمان ویستوتی یان ئامانجێتی بەدەستی هێناوە، بەڵام ئامانجی گەوری پاریس سان جێرمان لە کردنەوە هەموو یاریزانە و مباپێ و نێمار و ئیکاردی و کاڤانی و کۆمەڵە یاریزانی دیکە ئەوەیە کە نازناوی چامپیۆنز لیگ بەدەست بێنن، بەڵام بەدەستناوی نازناوی چامپیۆنز لیگ کارێکی هەروە ئاسان نییە، یعنی لەوانێ دەتوانم بڵێم ئەگەر بتوێت نازناوی چامپیۆنز لیگ بەدەست بێنی پێویست بەوەیە لانی کەم 10 ساڵ پلانێکی درێژخایانە هەبێت نەوەک پلانێکی کورتخایان. زۆر باز دەکرێت ینی پاریس سان جێرمان ئەم ساڵ یان ئەم وەرزە بربژێرە بۆی نازناوی چامپیۆنز لیگ بەدەست بێنێت، بەڵام لەگەڵەوەشدا لەبەرەوەی تۆماس تۆخێل ڕاهێنەری پاریس سان جێرمان ڕاهێنەرێکی ئەڵمانی لاوە، ینی ئەو ئەزمونەی نییە یاخود پێشتر نازناوی چامپیۆنز لیگ بەدەست نهێناوە یانیش لەسەر ئاسی پاڵەوانەتی و خولە ئەوروپیەکان باش نەبووە یانیش دەستکەوتی نەبووە، بۆیە ئەوە خاڵی لاوازی پاریس سان جێرمانە. جینە هەردوێنێ بوو وابزانم یۆرگن کلۆپ لە لێدوانێکی گوتی پاریس سان جێرمان هەموو ئەو پێداویستیانی لە بەردەستێک بۆ بێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ، بەڵام ئەوکو گوتم دوجار هەمووی خاڵەکە دێتەوە سەر تۆماس تۆخێل کە دەکرێت بۆ ئەو ساڵ ینی پێچەوانەی وەکۆی کە ڕاهێنەری دیکە کردویانە ئەویش بۆ یەکەم جار نازناوی چامپیۆنز لیگ بەدەست بێنێت. ئەگەری هەیە ئەم شەو نێمار یاریزانی یانەی پاریس سان جێرمان یاری نەکا، هۆکارەکەی چییە؟ لە کاتێک هەوادارێکی زۆری هەیە بەهۆی ئەویشەوە لەوانەیە هەوادارێکی زۆر هەبێ بۆ یانەکەش، هۆکارەکەی چی ئەگەر یاری نەکا؟ ئاچەندە دوێنێ بانکێشتکرا وەکو ڕاهێنەر لەگەڵ مباپێ، بەڵام لەگەڵەوەشدا نێمار بەداخەوە ینی سوتفێش سەیری هەیە، هەر کاتێک 11 ڕۆژی لەدایکبوونی خوشکەکەیەتی، هەر کاتێک نزیک دەبینەوە لە 11 ساڵانە ئەو یا توشپێکان دەبێت یان ڕادەگیرێت. ئینجا ئەوە سوتفێ یانیش
بانقەستە ئەو هەتاکوی سێکلا نەبوو تۆ بەڵام لە 5 ساڵی ڕابردوو هەر کاتێک لە یازای سێنیزی بووینەتەوە هەم لەگەڵ بارسلۆنا و کاتی لە بارسلۆنا هەردێکرد هەمیش لە پاریس سەن ژێرمان یان توشپێکان دەبێت پێکانێکی درێژخایان یان پێکانێکی کورتخایان یانیشەوە تا سزا دەدرێت وەرزی ڕابردوو بەرامبەر مان یونایتد بە هەمان شێوە لە قۆناغی شازە چامپیۆنز لیگ یاری نەکرد وە لە بیریشمان بێت قۆناغی شازە چامپیۆنز لیگ بۆ پاریس سەن ژێرمان بۆتە گرێک کوێرێک کە دووەرزە نەیتوانیوە ئەو قۆناغە تێپەڕێنێت وەرزی ڕابردوو بەرامبەر مان یونایتد هەمانش دووبارە بۆ نێمار توشپێکان بوو لە جیاتیەوە لە یاری بێت لە ئاهەنگی ڕۆژلەدایکبوونی خوشکەکەی بوو دوو وەرز پێشتر لەگەڵ ریال مەدرید بە هەمان شێوە جارێکی دیکە لە جیاتیەوەی بەشداری یاری پاریس سەن ژێرمان بکات بەرامبەر ریال مەدرید توشپێکان بوو و بەشداری ئاهەنگی ڕۆژلەدایکبوونی خوشکەکەی کرد. بەڵێ سۆران پێشبینیەکەی کە یاری نێوان ئەتلانتیکۆ مەدرید و لیڤەرپول یاریکی بەهێز بێت؟ من پێم وایە لەو یاریانەی کە چوار یاری ئەم هەفتەیە بەرەوە دەچێت لە قۆناغی شازە چامپیۆنز لیگ و چوار یاریش هەفتەی داهاتوو بەرەوە دەچێت ئەم یاریان بەهێزترین و دیارترین یاری ئەم هەفتەیە و هەفتەی داهاتووش یاری مانچستەر سیتی و ریال مەدریدە. لیڤەرپول پاڵەوانی وەرزی ڕابردووی چامپیۆنز لیگەوە بە دۆخێکی باشی پەر دەبێت لە وەرزەی پرێمەر لیگ لە چامپیۆنز لیگ باش نەبوو ئەستەم سەرکەوت هەسەن لە پلەیەکەم بەدەستێنە بەڵام بینیمان لە قۆناغی کۆمەڵەکان دۆخی باش نەبوو لە لای دیکە کە ئەتلتیکۆ مەدرید بەڕاستی من پێم وایە لەوەتی سیمیۆنی ڕاهێنەری ئەتلتیکۆ مەدریدم ئەوەندە خراپ نەبینیوە هەم لە ڕووی بەرگریکردنەوە ئەتلتیکۆ مەدرید هەمیشە بۆ بەناوبانگە لەگەڵ سیمیۆنی کە گۆلی زۆر کەمتر لێ دەکرێت بەڵام وەکو لە راپۆرتەکەی شکوور محەممەدی هاوکاریشمان بینیمان ینی لە دوایین 12 یاری 13 گۆلی لێکراوە لە قۆناغی کۆمەڵەکانیش لە 6 یاری 8 گۆلی لێکرا ینی بەکۆی گشتی ئەتلتیکۆ مەدرید ئەو ئەتلتیکۆ مەدریدە نییە کە ئێمە وەرزەکانی ڕابردوو دەوابینی گەیشتە دوو جار گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەرامبەر ریال مەدرید دۆڕا هەرچەندە لەواندا میترۆپۆلیتانە ئەتلتیکۆ مەدرید تیپێکی دیکەیە هەمیشە لە خولە ئەوروپیەکان بەتابەتی لەواندا میترۆپۆلیتانی زۆر باشە بەڵام وەکو پێشبینی خۆم پێشبینی دەکەم دوجار لیڤەرپول یعنی بتوانێت هەرچەندە ئەتلتیکۆ مەدرید هەمیشە زەحمەت ئەگەر بشدۆڕێ زەحمەتی داتە تیپی بەرامبەر بەڵام دوجار لیڤەرپول باڵادەستە ئەگەر ئەو لیڤەرپولێ ببینینەوە کە ئێستا لە پرێمەر لیگ دەبینی. باشە پێ وایە کە یانەی دۆرتمۆند ئاستی بگەڕێتەوە ئەو کاتی کە یاریزان لیڤاندۆڤسکی ینی یاریتیا کرد ئاستەکەی گەڕێتەوە ئەو هاڵاند ئێستا گرەوەکەی برشا دۆرتمۆند لەسەر هاڵاندە بۆی ئێرلینگ هاڵاند بکاتە ڕۆبێرت لیڤاندۆڤسکیشی دیکە دۆرتمۆند لە بوندسلیگا دەتوانم بڵێم بەپێی پێویستنی هەرچەندە ئەنجامەکانی ئەم دوایانی باشن بەڵام لە چامپیۆنز لیگ بەرامبەر پاریس سەن ژێرمان کە لەگەڵ تۆماس تۆخێل شارەزایان لە یەکتری هەیە پێم وایە زیاتر دەتوانم بڵێم هاوکێشەکە یان هاوسەنجەکە بەلای پاریس سەن ژێرمانە لەبەرەوەی هەم تۆماس تۆخێل ڕاهێنەریش ئەڵمانیا شارەزای بروسیا دۆرتمۆند و فەلسفەی یاریکردنی یان ئەڵمانیەکانە هەمیش پاریس سەن ژێرمان لە ڕووی کەرەستە و لە ڕووی یاریزانەکان بەتایبەتی مباپێ و نێمار و ئیکاردی و کاڤانی و بە هەمان شێوە لە هێلی ناوەڕاست ڤیراتی پاریس سەن ژێرمان ئامادەترە بەڵام دوجار چامپیۆنز لیگ بۆ ئێمە هاتوین لێرە قسەی لێ دەکەین ئەوە چامپیۆنز لیگە ینی جیاواز لە هەموو خولو پاڵەوانێتیشی دیکە هەر هەوادارێکی تۆپی پێ کاتێک لەسەر چامپیۆنز لیگ گرەو دەکات هەموو ئەمارێک یان هەموو زانیاریەک لەبەرچاو ناگرێت لەبەرەوەی چامپیۆنز لیگ دەکرێت لە یاریەکی زۆر ئاساییدا یانێکی زۆر ئاسایی لە یانێکی گەورە بباتەوە. کەواتە ئەو پرسیارەی ئەم قسەی جەنابەت بۆەوە بەستمەوە لەوە ناچێت لیڤەرپول ئەم ساڵیش چامپیۆنز لیگ من بە لێدوانێکی یۆرگن کلۆپ وەڵامی پرسیارەت دەمەوە دوێنێ پرسیاریان لێ کرد کامیانە بەربژێرن بۆ ئەوەی نازناوی ئەو مەرجەی چامپیۆنز لیگ بەدەستبێنن ئەو پێنج یانەی دەنیشان کرد پاریس سەن ژێرمان یوڤنتوس بارسلۆنا مانچستەر سیتی ریال مەدرید و لیڤەرپولی تێدا نەبوو بایر موشینیش تێدا بوو گوتی ئێمە بەربژێر نینە لەبەرەوەی ئێمە ناتوانین لەبەرەوەی بەتایبەتی لیڤەرپول ئامانجی سەرەکی لیڤەرپول ئەوەیە کە ئەم وەرزە نازناوی پرێمەر لیگ بەدەستبێنێت کە دەتوانم بڵێم لە ڕووی منطقیەوە نازناوەکە یەکلا کردوێتەوە زەحمەتە ینی ئەوەی ریال مەدرید کردی لەوانەیە بڵێن ریال مەدرید سێ نازناوی لە سێ بەدەستێنە بەڵام زەحمەتە لیڤەرپول بتوانێت
ڕکابەریەکی سەختتر بێ لەسەر نازناوەکە دەکرێت مانچستەر سیتی پاریس سەن ژێرمان یاخود بارسلۆنا یان یوڤنتوس یان بایرن موشین ئەوان چانسیان زیاتر بێت کە یۆرگن کلۆپش بەخۆی دانی بۆدانە. ئامادەکاریەکانی دیسکی وەرزشی کوردستان 24 چۆنە و زانیاریەکان چۆنیان بە بینەران یاریەکان کاشمێر چەند بەخشەکرێ بێگومانە سا بینەران چاوەڕێی ئەو وەڵامن یاریەکان کاتژمێر 11 لە چمپیۆنز لیگ دوایەوەی کە لە دووەرزی ڕابردوو UEFA سیستەمی یاریەکانی گۆڕی پێشتر 45 خولەک بوو یان 95 خولەک بوو بەڵام کاتێک دەبێتە کاتی زستانە ئێستا کاتژمێر 11 دوو یاری دەست پێ دەکات وەکو دێستی وەرزشی کوردستان شاریش ئێمە ئەو ڕۆژانەی کە سێشەم و چوارشەمە چمپیۆنز لیگە کاتژمێر 4 و نیو ئەمڕۆی وەرزش زیاتر تایبەت دەبێت بە یاریەکانی چمپیۆنز لیگ و بێگومان لە کاتژمێر 9 نیو لە ئەمڕۆی وەرزش 11 و نیو لە هەواڵە وەرزشەکان و 1 نیو بە هەمان شێوە بە زیاتر هەواڵ و راپۆرت و گرافیک زانیاری لەسەر یاریەکان دەستان خۆش بێ بەڵام پێش ئەوەی کە ئێمە کۆتایی لەگەڵ جەناب تا میواندارەکە بێنین من بە سەرهاتێکی خۆم و خۆت باس بکەم کە ئەم یاریەکانی چمپیۆنز لیگ من نزیک ناکەمەوە لە دیسکی ئەوە تازە هاتبووم بۆ کوردستان 24 هەرچەند هەموو بەرپرسانی بەشەکانی کوردستان 24 هیچ کاتوەکو بەرپرسێک تامڵیان نەکردووە کاکسۆرانیش بە هەمان شێوە هەرچوومە ژوورە نەمزانی بەرپرسە و کۆبوونەوەی هەیە و دانیشتون بە یەکەوە هەرچوومە ژوورەوە بە ئەڤین مەود بە ئەڤینی بێژەری هەواڵە وەرزشەکە ئەڤین هەستا با بڕۆین نان بخۆین کاکسۆرانیش هیچ قسەی ناکرد میش نەمەزانی ئەمە کۆبوونی خۆمان زانی بەڕەف وەکو یەکتری ئێمە لە دەستی وەرزشی کارمەندەکان هەموو وەکو یەکتیم کار دەکەین پێشم وایە ئەوە خاڵی سەرکەوتنی دەستکەکەیە یان ئەو دەستکەوتانی کە نزیک ناکەومە ئێستا زۆر مەشغوڵن سەرتان خاڵە بە ڕۆحێتێکی وەرزشیەوە وەریان گرتووەلێت دەستان خۆش دەست خۆش زۆر سپاس ڕۆژ باش بۆ تۆش زۆر سپاس بەڵێ ئەمە بڕگە و بابەتەکانی ڕۆژ باشی ئەمڕۆ بوو بۆ هیواین کاتێکی خۆشتان لەگەڵ بردبێتە سەر سبەی بەیانی چاوەڕوانمان بن بینەرمان بن و بیریشتان نەچێ بە تایبەت ئارزومەندانی وەرزش چاوتان لەسەر کوردستان 24 بێ زانیاری زۆری تایە بۆ هیواین کاتێک خۆشتان بردبێت سەر لەگەڵمان زۆر سپاس خەتان لەگەڵ